بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی عێراقی ڕایگەیاند کە دۆلار بە قاچاق لە هەرێمی کوردستانەوە دەبرێتە وڵاتانی دراوسێ بە پێی نوێترین تۆماریش کە هی ئەحمەد چەلەبی سەرۆکی پێشووی لیژنەی داراییە لە ئێستادا بڵاو کراوەتەوە باس لەوە دەکرێت لە 2012 بۆ 2015 12 ملیار دلار لە عێراق براوەتە دەرەوە و تەنها لە بانکێکی هەولێر بڕی 8 ملیار دلار بۆ کەڕەوانەی دەرەوەکراوە لە بەرنامەی ئەمڕۆ باز لە بە قاچاقبوونی دۆلار لە عێراق و هەرێم هەروەها لێکەوتەکانی دۆلار و سەبارەت بە ئایندەی ڕێکەوتنی ئەمریکا و عێراقی لەسەر دۆلار کەوا بڕیارە لە حوتی دوو وەفدێکی عێراق سەردانی ئەمریکا بکات بۆ قسەکردن لەسەر پرسی دۆلار لەگەڵ هەرێک لە بەڕێزان نەبەرد کەریم مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروە لە ڕانیەوە شیروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگۆ لەسەر ئەم پرسانەکەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا نەبەردێک لە بەڕێستان دەست پێکەم سەرتابەر لەوەی بچین سەر لێکەوتەی دۆلار و چی بەسەر دێ دەبێت سەرنجی بەڕێز بزانم سەر بە قاچاقبوونی دۆلار ئەوەی کە سەرۆک وەزیرانی عێراق باسی کردووە لە هەرێمەوە بۆ وڵاتانی دراوسێ بە قاچاق دەبێت هەم بۆ تورکیا هەم بۆ ئێران بەناوی خۆی گەورە و بەخشندە شەوی ئەوە بینەرانیشتان باش طبعا سەبارەت بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە دۆلاری ئەمریکی وەرگرتووە لە حکوومەتی عێراقی و بەتایبەتی لە بانکی ناوەندیەوە کە ڕۆژانە فرۆشتنی بۆ کرێت و مزایدی عەلەنیەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە قاچاق بردوێتی تەواوی داتاکان ئاماژە بەوەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە هەردوو دەواازەکانی هەم زۆنی پارێزگای سلێمانی و هەم زۆنیشی بۆ نمونە پارێزگای هەولێر دۆلارێکی زۆر بە قاچاق براوەتەوە وڵاتەکانی دەرەوە بەتایبەتی ئەو وڵاتانەی کە لە ساڵانی ڕابردووە ڕوبەڕووی قەیرانێکی دارایی و سزای دارایی بوونەتەوە بە نمونەی وڵاتی ئێران و وڵاتی تورکیا و لبنان و سووریا و ئەمانەکە هەمووی بەجۆر لە جۆرەکان هۆکارێک بۆ هۆکارەکانی سپیکردنەوەی پارەوەی کە بەڕێز ئاماژت پێکرد محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراقی لە دیدارەکەی زۆر بڕوونی ئاماژە بەوە کاکە ڕۆژ هەبووە لە حکوومەتی عێراقی و بانکی مرکزی 300 میلیۆن دلاری فرۆشتووە بۆ بانکەکان و حواڵەی کردووە تەنانەت یەک شمەکیش داخلی حکوومەتی عێراقی نەکراوە لەو ڕۆژە کەوا بوو تەنها سپیکردنەوەی پارە بۆ بە جۆرێکیان و بە جۆرێکی تریشیان کە بازرگانێکی بەپسوڵەی تەزویر بەڵێ بەپسوڵەی تەزویر بەڵێ بەپسیلی تەزویر بوو بۆ نمونە زانی کاک حەکیمان دێ بابەت هەیە زۆر مەترسیدارن بۆ نمونە لە خاڵە سنوورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەردوو زۆنی دەسەڵاتی یەکێتی و پارتیە بۆ نمونە کۆنتێنەری وا داخل کراوە بنەوە بە ناوی مەوادەوە کە چەندین سەدان هزار دلار و میلیۆنان دلاری لەسەر نووسراوە بە پسوولەکان بە وەسڵەکان بەڵام ئەم کۆنتێنانە هیچی تیانە بۆ بەڵگەشت بۆ مەقسەکانی محەممەد شیع سوودانی بووە جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیە ڕۆژانە بۆ نمونە دەیان میلیۆن دلار تەحویل کراوە بۆ سنتەرە بازرگانیەکانی وڵاتە عەرەبیەکان و بە حسابی هێنانی مەواد یەک شمەک داخلی حکوومەتی عێراقی نەکراوە تەنها تەلاعوبێکی ڕقامی بووە لە حکوومەتی عێراقیە بۆ نمونە لە بانکی مرکزیە لە زمانی 180,000 و لە زمانی بۆ 940,000 بازرگانەکان یانەوانەی کە بازرگان و سیاسیەکی ئەملاقیان لە پشتە دۆلارن لە بانکی مرکزی کڕیەوە بەو نرخە و تەحویلی ڕقامیان کردووە کە بە حساب مواد داخلی حکوومەتی عێراقی بکە نیشان داخل نەکردووە طبعا کاک حەکیم ئەمە پارێزراوترین جۆری بازرگانی و بستنزە کە لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستانە بوو لە هیچ کوێ دنیا بۆ نشتیوا ڕووی نەداوە تۆ هەر گۆڕینەوە فرۆشتن بە هەمان دراوە بکەیتەوە لە بۆ نمونە لە گۆڕینەوەی هەر 100 دلارێکە زیاتر لە 30,000 دیناری عێراقی قازان بکەیت بۆیە ئەمە جگە لە سپیکردنەوەی پارە دیوێکی تری هەیە کە هەم حکوومەتەکانی پێشووە خاتە ژێر پرسیارەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەوەتەی هەیە بۆ نمونە لە ژێر پرسیارە بۆ بەڵام بۆ حکوومەتەکانی پێشووی محەممەد شیع سوودانی کە بۆ خۆی خودی ئەمریکا و بانکی ناوەندی جیهانی و سندوقی دراوی نێودەوڵەتی ئاماژە بەوەکەن کە حکوومەتی عێراقی بەشێکی سەرەکی لەو دراوە قورسانەی کە داخلی حکوومەتی عێراقی و بانکی مرکزی بووە بەڕێگایەک لە ڕێگان بە قاچاق براوە بۆ سپیکردنەوەی پارە بووە چونکە دەنا ناکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە مانگانە زیاتر لە 100 میلیۆن دلار بۆ داخلی هەرێمی کوردستان دەبرێت و وڵاتە دەرەوە لە بەتەنیشتیەوەشەوە ئەو موادە بە بڕی ئەو بڕەپارە نایێت و لە حکوومەتی عێراقی ئەگەر ببینیت ساڵانە بۆ زیاتر لە 100 میلیارد دلاری ئەمریکی داهاتی حکوومەتی عێراقیەوە بەشێکی کەمی بۆ نمونە بۆ بەشی موچە ئەڕۆ لە حکوومەتی عێراقی ئەگەر حسابی بکەین بۆ تەواوی ساڵەکە نزیکەی 60 بۆ 60 و کەسر میلیارد دلاری ئەمریکی ڕۆ بۆ قتاعی موچە بەڵام زیاتر لە 60 میلیارد دلاری بە ناوی ئیسمار وڵاتە دەرەوەی عێراقەوە مش بۆ خۆی لە خۆیان 60 میلیارد بە ناوی کاڵاو هێنان و دەچێتە دەرەوە لە عێراق ساڵانە
6 ملیار دلار آخر داتاکان حکومەتی عێراقی نزیکەی بۆ 4 ملیار دلاری ئەمریکی موچەی مانگانەیەتی موچە خۆرەکانێتی باش خۆ ئەگەرم 4 ملیارە بۆ نەگەر حکومەتی عێراقی زیاتر بە نزیکەی 120 ملیار دلاری ئەمریکی بودجەکەی تەخمینێکی بۆ ساڵەکانی ڕابردوو بە تەواوی دوانزەماکەوە ئەگەر بە 4 ملیاریش بێ حکومەتی عێراقی نزیکەی 50 ملیار دلاری ئەمریکی بۆ موچە ڕۆشتەوە 50 ملیارەکەی بۆ ئیستیهلاکی مەحەلی بۆ ئەو ئیستیهلاکە مەحەلیە کەمترینیان بەرهەمی ناوخۆ بۆ زۆرترینیان هەوردە کراوە بەڵام هیچ کاتی ئەو هاوردە بارتەقای ئەو بڕەپارەیە نەبووە لە ئێستادا ئەگەر ببینی ئەو بڕەپارەیە بە ناوی بۆ نمونە دوو شاحینەی ئۆتۆمبیلەوە و نازانم 4 کۆنتێنەرەوە ئەم پارە خەیاڵیە باش بەس ئەمە هەر لە دەواازەکانی هەرێمە نییە وایە لە باشوور ناوڕاستی عێراقیش تەواوی لە تەواوی عێراقبردنەوەی دۆلارە هەیە بە دڵنیایی لە تەواوی عێراقی بەڵام ئەو دولارەی کە دێتە هەرێمی کوردستانەوە دڵنیاتەکەمەوە یعنی لە سەتا کەمترین ڕێژەی بۆ سێکتەری بازرگانیە بەشێکی زۆری لە ڕێگەی سپیکردنەوەی پارەی بۆ وڵاتانەوە. سوپاس دەکەم دێمەوە خزمەتان مامۆستا شیروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت لەسەر دۆلاریش قسە دەکەین بەس دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر و لێدوانەی سوودانی کە بە باسی لەوە کردووە لە هەرێم دۆلار بە قاچاق دەبرێتە دەرەوە بازەوە کە قسەی لەگەڵ مەسرور بارزانی کردووە. ئەوەی کە بەڕێز ئەزمون هەبوو لە لیژنەی دارایی عێراق کرد بڵێن ئەو بە قاچاق بردنە لە دەواازەکانی یاخود فڕۆکەخانەکە چووکە پەرلەمانتارێکی کوردستان باسی لەوە کرد پێشتر لە ڕێگەی فڕۆکەخانەکان بۆ ئێستا لە ڕێگەی دەواازە و حواڵەیە برنە دەرەوەی دۆلار بە قاچاق بە ناوی کاڵا و دوای پسولەی تەزویری بۆ دروست بکرێ. سڵاوی خواتان لێ بێم کاتتان باش سڵاو ڕێزمێ بۆ میوانە بەڕێزەکەت و سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. سوپاس دەکەین. کاک حەچیم مەسەلەی ئەو دۆلارەی کە لە عێراقدا هەیە یان بڵێن ئەوەی کە بانقی مەرکەزی دەیخاتە ڕۆژانە واقعێک هەیە دەبێت بیزانی نەویش ئەوەیە دراوی وڵاتانی چواردەوری عێراق هەمویان بەشی هەرە زۆریان با بڵێن لە قەیراندایە ئێران تورکیا سووریا لوبنان بە دەرەجەی با بڵێن بە ئەساسی و بە تەسەلسل باسی ئەم وڵاتانە دەکرێت. مەسەلەی تەهریبی دۆلاری عێراق ینی ئەو دۆلارەی کە لە عێراقدا هەیە بردنە دەرەوەی و نەهێنانەوەی کاڵا بارتەقای ئەو دۆلارەی کە دەچێتە دەرەوە شتێکە بۆتە فاکت یعنی هیچ ئەوە هەڵناگرێت. تەنانەت فیلمێکی ئێرانی هەیە بە ناوی کوشتارگە فیلمەکە بۆ خۆی بیرۆکەی فیلمەکە لەسەر ئەوەیە کە کۆمەڵێک خەڵک دۆلار لە عێراقەوە بە تەهریب با بڵێن بە ڕێگەی قاچاق دەبەنە ئێران ئەو کەسەی کە پارەکەیان بۆ سپی دەکاتەوە دەیکوژن چونکە پارەی زۆر قەرزارن یعنی مەبەستم لەوەیە تەنانەت لە سینەمای ئێرانیشدا فیلمێک بەو شێوەیە هەیە کە باس لە بە قاچاقبردنی دۆلار لە عێراقەوە بۆ ئێران دەکا بۆ سووریا بە هەمان شێوە بۆ لوبنان و تەنانەت بۆ تورکیاش ئەمە شتێکە ینی فاکت هیچ قسە هەڵناگرێت لە هەموو عێراقیشدا بە هەمان شێوەیە یعنی بە هەرێمی کوردستانیش لە دەواازەکان یان ماڵێن لەو تەنانەت جاریوالانەیە پێویستی بە دەواازەش نەبێ خۆ بۆ خۆمان دەزانین یعنی ڕێگای قاچاق هەیە کۆڵبەری هەیە تەنانەت مەسەلەن بڵین هەموو ڕێگاکان لەوانەیە تەهریبی دۆلاری پێکرابێ ئەوەی کە ئێستا با بڵین ئەمریکا زۆر تەرکیزی دەخاتە سەر ئەوەیە کە دەیەوێ هەر دۆلارێک لە عێراق دەستە دەرێ مەصدەرەکەی دیار بێ بۆ کوێ دەچێت نظامی سویفتی عالەمی ئەوەیە کە خۆ بەشێک لەو بانقانەی کە دۆلار وەردەگرن لە ڕێگای ئوردونەوە بۆ خۆیان بەشێک با بڵین فەرعێکیان لێرەیە بانق ئەساسیەکە لە ئوردونە یان لە وڵاتێکی یان لە ئیمارات یان لە شوێنێکی ترە ئەوانە لەوێ داخلی نظامی سویفتی عالەمی دەبن. ئێستا ئیتیفاقێک هەیە لە بینی بانقی مرکزی عێراقی و بانقی فدرالی ئەمریکی کە هەر دۆلارێک لە عێراق دەستە دەرێ پێویستە مەصدەرەکەی دیار بێ ما بڵێن سەرچاوەکە دیار بێ بۆ کوێ دەچێت دەیانەوێ هەر بازرگانێک هەر کەسێک پارە حواڵە دەکات بۆ دەرەوە دوای ئەوەی کە لە عێراق دەستە دەرێ بزان دەگاتە دەستی چێ بۆ کوێ دەچێت ئەم نظامی سویفتە بۆچی با بڵین بهین ناکەن لەگەڵ نظامی سویفتی عالەمی یان با بڵین لەگەڵ ئەو نظامە بازرگانان نایانەوێ یان با بڵین بە ئاسانی ناسنە ژێرباریەوە تەعامل ناکەن لەبەر دوو سەبەبە یەکەچیان ئەوەیە کە تەهریبی دۆلارە بەشێک لەو دۆلاری کە دەستە دەرێ نایەتەوە کە ئەمە ڕێگە لەوە دەگرێت بەشی دوێمان ئەوەیە کە حەجمی ئاڵوگۆڕی بازرگانی بە تەواوی دەکەوێتە ناو داتاوە دواتر بۆ گومرگیش و بۆ بازیش ئەوە دەکرێتە دەبێتە با بڵین بەیانات ئاعتیمادی لەسەر دەکرێت بۆیە تا ئێستا لە بازاڕی ڕەش دۆلار دەکردرێ و مامەڵەی پێوە دەکریان ئەوەی کە دەبرێتە دەرەوە یعنی من پێم وایە کاتی دەبێت تاوەکۆ دەچێتە باشە بەس مامۆستا خۆی سەبارەت بە پرسیارەکە جەناب ڕاستە تەسریحەکەی سوودانی هەم یعنی مە ئاعترافی
ڕئیسی حکومەتە لە عێراق بەوەی کە هەم لە عێراقیش و هەم لە هەرێمی کوردستانیش مەسلەی تەهریبی دۆلار هەیە بە ڕێگای جیاواز. بەڵام هیچ بڕە دۆلارێک با بڵێن لە بانقی ناوەندیەوە نەهاتوتە با بڵین هەرێمی کوردستان بەڕاستەوە خۆ بدرێتە هەرێمی کوردستان و لەوێەوە تاریب بکرێت. ئەوەی کە هەیە لە ڕێگای یان بانقەکانەوەیە ئەو باقانەی کە بەشدارن لە مەزادی عوملە یان لە ڕێگای بازرگانەکانەوەیە کە با بڵێن ئەوراقیان تەسلیم کردووە لە بانقی مرکزی و داوای دۆلاریان کردە بۆ هاوردەکردنی کاڵا. ینی بەم دوو ڕێگایە شتێک نییە کە بە دۆلار هاتبێتە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانەوە تەهریب کرابێ بەو شێوەیە. باشای مامۆستا خۆی دۆلاری حکومەت هێرێم معلوماتەکان واقعی وەکو خۆی بگات. باشای ئەو دۆلارێکی حکومەت هێرێم لە نەوت لە گومرگ دەستی دەکەوێت ئەیە و دیارە چی لێ دێت وەکو دوایەوەی کە دەکرێتە پارە بەشێکی دەدرێت بەرەمەون بە موچەوانە بەس وەکو خودی دۆلارەکە مەبەستم لەبەر ئەوەی کە چ دۆلاری حکومەتی هەرێم چ دۆلاری حکومەتی عراقی یعنی هی نەوت ئەوەی حکومەتی عراقی کە نەوت دەفرۆشێت دەچێتە بانقی فدراڵی ئەمریکا پاشان بەو ئیتیفاقی کە لە بینی بانقی مرکزی و بانقی فدراڵی هەیە بە پێی وەجبات دێتەوە و لە ڕێگای مەزادی عوملەوە دەخرێتە بازارەوە. لە هەرێمی کوردستان پارەی نەوت هەمان بە دۆلارە تا ئێستا دیار نییە ئایا لە بانقی کوردستان دەگۆڕدرێتەوە لە ئارتی بانک دەگۆڕدرێتەوە لە بازارە ڕەش دەگۆڕدرێتەوە و دواتر ئەم دۆلارە لە بازار چی لێدێ لە ڕاستیدا هیچ داتایەک نییە و هیچ شتێک لە بەردەستدانە لە ڕاستیدا. دەتوانرێت ئەوەی کەشێکی گشتی لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش دۆلارەش یەکجار زۆر دێتە بازار دێتە خەزانەی حکوومەت دواتر دێتە بازار و لە بەردەمی دەستی حکوومەت و هاوڵاتیدا دواتر بەشێکی زۆر لەو دۆلارە لە ڕێگای حواڵەوە بۆ دەرەوە ون دەبێت نایەتەوە جارەشی دیکە بۆ ناو عێراق. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتانە سەر قسەکەین کە خولی پێشوو لە سەردەمی لیژنەی داراییەوە بۆچی ینی دۆلار ئەو کێشەی نەبوو بۆچی سەری هەڵداوە دێمەوە لای پرسان مامۆستا نەبەر سەبارەت بە و بڕە دۆلاری هەم لە عێراق و هەم لە هەرێمەوە ڕەوانەی دەرەوە دەکرێت بە قاچاغبرنی زیانەکەی چییە؟ گرانی و هەڵاوسان دروست دەکە گەندەڵی بڵێن کەمی خزمەت گوزاری دروست دەکە؟ طبعاً کاک حەکیمی ئەمە بگەڕێنەوە بۆ خاڵی کە بە تایبەتی لە کابینەی پێشووە کە عەلی عەلاوی وەزیری دارایی حکوومەتی عێراقی و سەردەما کە تا ڕاتێکی باش پیاوێکی تەکنۆکرات بوو لە بوارەکەی خۆیان و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە خودی مستەفا کاظمی بۆچی بڕیاریان ناکە بەهای دیناری عێراقی دابەزێنەوە بەهای دۆلاری ئەمریکی بەرز بکەنەوە. چەند ئامانجێکی سەرەکی هەبوو بە ئامانجی ناوخۆی پاڵنەری ناوخۆی و چەند پاڵنەرێکی بۆ نمونە دەرەکی شەبوو کە سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی کە مەبەستیان بوو کە بەهای دۆلاری ئەمریکی بەرز بکرێتەوە بۆی زیاتر بە قاچاق نەبرێت و ئەو وڵاتانە نەتوانن بیکڕن. ئامانجە ناوخۆیەکان و پاڵنەر ناوخۆیەکان لە زاری بۆنەوە وەزیری داراییە و سەردەمەی کابینەکەی کاظمیەوە چەند ئامانجێک بوو یەکێک لەوانەی کە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ چونکە بۆ نمونە کە تۆ بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ هاوردەکەم ئەکرێتەوە کە هاوردەکەم کرایەوە دۆلار ناتوانێت بۆ نمونە ئەو کڕین و فرۆشتنە زۆرێ پێ بکرێ. ئەمە یەکەم. دووهەم بۆ نمونە بۆ ئەوە بوو کە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ فرسەی عەمەل پێویستی بە ڕەخساندنی هەلێکی کاری زۆر هەیە. ببینە بۆ نمونە تا پێش ڕووخانی سەدام حوسێن نیزامی پێشوو بۆ نمونە کەمترین دۆلار ئەگەر بچوو بێت وڵاتانی دەرەوە چونکە ئینتاجی مەحەلی زۆر بوو کە ئینتاجی مەحەلی زۆر بوو بێت ئەو کاتە پێویست بەوە نییە کە دۆلار بێت و مەواد لە دەرەوە بهێنی. واتە تەواوی فکرەی عەلی عەلاوی وەزیری دارایی پێشوو بۆ ئەوە بوو کە ئینتاجی مەحەلی زیاد بکە کەمتر کە حەکیم لە ماوەی 3 مانگە ئینتاجی مەحەلی نزیکی لە 100 لە عێراق بەرز بوویەوە لەو سێکتەرانەی کە پێویستین بۆ بازاڕی ناوخۆ چونکە کاتێک کە بۆ تۆ دۆلار بەرز بوویەوە هاوڵاتی توانای کڕینی و شمەکەی نییە کە بە دۆلار کڕاودێتە ناو وڵاتەوە بەڵام توانێت بۆ شمەکەی کە ئینتاجی مەحەلیە بیکڕێ. سەرەتای ئامانجەکە بۆ ئەوە بوو کە ئەم بەس پێکاوێتی ئەم هەدەفە پێکێ بەڵام ئەم هەدەفەی نەپێکا چونکە بیرمان بێت چ لە حکوومەتی عێراقی و چ لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی تەکنۆکرات حکم ناکا کە بۆ نمونە ئایندەیەکی اقتصادی باش بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان پەیڕۆ بکرێن. ئەوەی کە هەیە کۆمەڵێک دەسەڵاتدار کۆمەڵێک بۆ نمونە لە ناو کەوانەیەکە چەتە و مافیاگەری بۆ نە حکومەکەن بە داهات و دراوی بۆ نمونە ئەم وڵاتەوە و بە زۆرترینشان بۆ قازانجی خۆیان شکێنەوە. ببینە کاک حەکیم
لە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکیە تەنها ئەحزابە سیاسیەکان دەسەڵاتدارەکان قازانجیان کردووە ئەوەی کە تووشی زیانێکی زۆر قورس بووە ئەو زیادەی نەخراوە خزمەتی خەڵک بۆ نمونە لە عێراق باسی 23 تریلیۆن دەکرێت کە ساڵانە زیادەی دۆلار لارێن باسی مانگانە 150 ملیار دەکرێت کە لە زیادەی دۆلار 150 ملیار حکیم تەنها زەمانەتێک بووە بۆ ئەوەی کە موچە زەمانەت بکرێت موچە زەمانەت کراوە بۆ نمونە بۆ ئەوە نییە کە تەواوی دانیشتوانێتتر داهاتوویان لە ڕووی داراییەوە زەمانەت کراوە بێ واتە بۆ نە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی بەڵێ ڕێژەی بۆ نمونە پارەی لە بانقەکانی حکوومەتی عێراقیا بەرز کردو دەویەدەکی حکوومەتی عێراقی نزیکی کردو لە نزیکی 150 ملیار دلار 50 ملیار دلارەوە تاوانکە حکیم لە ماوەکانی ڕابردووە گەشت نزیکی 35 ملیار دلاری ئەمریکی کەمە هێڵی سوور بوو بۆ یەدەک ئێستا باس لەوەکری نزیک بۆتەوە لە 150 ملیار دلاری ئەمریکی بەڵام ئایا یەدەگی حکوومەتی عێراقی بەرز بۆتەوە دەخلی هاوڵاتی چی لە دەخلی هاوڵاتی عکس بۆتەوە کەم بۆتەوە یعنی پێشتر هاوڵاتیە گەر بە 120,000 دینار بۆ دلارێک بواە 460,000 وەربگردایە کرد نزیکی 400 دلار ئێستا بۆ نمونە 500 دلار 500,000 دیناری عێراقی وەرەگرێت ناکاتە بۆ 300 دلار وە بۆ کەوابوو ئەمە بە هەموو پێوەرەکان زیانەکەی بەر هاوڵاتیان کەوتووە و قازانجەکەشی بەردەسەڵاتداران و سیاسەکان کەوتووە باستەوەکەین کە ئەو ئامانجەی کە ئەمان بەتەمایان بوو لە حکوومەتی پێشوە بە هیچ شێوەیەک ئامانجەکەی نەکەین هەر لەو ماوەیەدا لە 146,000 کە نرخە فەرمی حسابی بکەین تا 166 20,000 دیناری عێراقی لە 120 بۆ نمونە ئەوە جگەلەوەی پێش داهاتی هاوڵاتی کەم بۆتەوە یعنی تۆ بۆ نمونە بەسەر لەو ماوەیە بەس لەو ماوەیە یعنی تۆ بۆ نمونە گەر پێشتر ملیۆنێک و 460,000 دینار نزیکی 1000 دلاری بکردبایە ئێستا ملیۆنێک و 600,000 دینار ئەو جاکاتە نزیکی 1000 دلار کەوا بوو بۆ نمونە 600,000 دینار بوون لە توانای بۆ نمونە قوی بۆ ئەو دارایە ئەو داهاتی ئەو دەخلی کە هاوڵاتیەتی کەمتر بۆتەوە کەوا بوو ڕۆژ بە ڕۆژ زیانەکەی لەسەر هاوڵاتیان قورسترە بێتەوە بەڵێ بۆ لە خەزینی حکوومەتی عێراقی لە ڕووی دیناری عێراقیەوە بەرزە بێتەوە و لە ڕووی بۆ نمونە دۆلاری ئەمریکیشەوە بەرزە بێتەوە بەڵام هاوڵاتیان باجە بە زیان چێ بۆ نمونە لە هەرێم و لە عێراق بنە دەرەوەی پارە زیانەکەی چییە بە کورتی لەسەر ئایندەی هەرێم لەسەر عێراق بەدڵنیاییوە بردنە دەرەوەی پارە لە وڵاتانە پەیڕەو ئەکرێ کە سیستەمێکی دیکتاتۆری و سیستەمێکی نائیقتصادیانە و سیستەمێکی نامالی و داراییان هەیە بۆ بانکیش نییە و سیستەمی بانقی هەر بوونینە چونکە گەر سیستەمی بانقی بوونی هەبێ پار ناڕۆتە دەرەوەی عێراق یان ناڕۆتە دەرەوەی وڵاتی لە هەر وڵاتێکی شاکە سیستەمی بانقی نەبوو ئەوە پێویست ناکە هیچ تحلیلات و هیچ قسەیەک لەسەر اقتصادیات و دارایی ئەو وڵاتە بگرێت بۆی لە حکوومەتی عێراقی و بەتایبەتی حکوومەتی تا ڕادێک حکوومەتی عێراقی لە ڕووی سیستەمی بانکی و تا ڕادێک باش بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەتایبەتی بۆ نەگەر سیرەکەیت وەزارەتی دارایی جێیشێک لە کارمەندی هەیە بەڵام بانکانی هەرێمی کوردستان پارەی نەوت و فرۆشتنی نەوت و داهاتەکان ناڕۆتە بانکە حکوومەکان ڕۆتە بانکە بۆ نمونە ئەهلیەکانەوە کە دیسانەوەکو قازانجە کڕێتەوە بۆ ئەو مستەسمیریانای ئەو حزبانەی کە بوون لە قازانجی خۆیانە ببینە حکیم حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە گەورۆک و ڕقەمەکەش وەری بگری 350 ملیۆن دلار بۆ نمونە فرۆشی نەوتێتی زیاتر ئەو 350 ملیۆن دلار ڕۆتەکیەوە وڵە بەشێکی گومرگیش نە بەس باس لە فرۆشتنی نەوت بکە واز لە گومرگ بێنە گری مانگومرگ بۆ نەوە بە شێوازێکی ترە بەڵام 350 ملیۆن دلاری مانگانی فرۆشتنی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دلار ڕۆتە چی بانکێکەوە ئەو ئاڵوگۆڕی کە و قازانجەی لە 100 دلارێکا ڕۆیا بۆ کێ باشە بەس ئەگەر ئەو دلارە بخرێتە بازارەوە بەشێکی پێداوی سێرێم ئەگەر کۆنتترۆل بکرێت دەتوانێت من بەدڵنیایەوە بۆنم بە بەخێکی فەرمی بازرگانەکان درێ بە نەخۆشەکان ئەوەی دەرە وڵات بۆنی بۆ خوێندن ئەزانی کە حکیم 350 ملیۆن دلار بۆ چوار پارێزگا لە هەرێمی کوردستانە بڕۆم وایە بڕاتە ناو بازارەوە بە هیچ شوێک توانای خرجکردنی و 350 ملیۆن دلار لە هەرێمی کوردستانە بوونینی سپاس دەکەم مامۆستا شیروان سەبارەت بە لە سەدەمی ئێوەش لە خولی پێشووی پەرلەمانی عێراق خۆ بنەدەرەوەی و بە قاچاقبنی دۆلار هەبوو بەس بۆچی ئەمە ڕووی نەدەدا ئێستا شیا سوودانی لە چاوپێکەوتنەکەی دوێنێ شەو باز دەوەکە کە 2 ساڵە بانکی ناوەندی عێراق ڕێککەوتنی کردو لەگەڵ بانکی فدرالی ئەمریکا بۆی کە سیستەمێکی بانکی پێشکەوت و بگرنە بەر بە ئامانجی ڕێگریکردن لە بەرنەدەرەوەی دۆلار بۆچی لەم سەردەمامە ڕوویدا بۆچی لە ئەو کاتە جێبەجێ نەکرا خوفشارەکان نەبوون دەکرێمە تحلیلێکی با بڵێن اقتصادی بکەین تحلیلێکی سیاسیش بکەین تحلیل اقتصادیەکە ئەوەیە کە لە دوای دەستکاریکردنی نرخی دینار و دۆلار تەمان حکوومەت ئەو کاتە پێویستی پێبوو و لەگەڵ بانقی دەولی و سندوقی نەقدی دەولیش ڕێککەوت بۆی کە نەک ڕێککەوتنانە فشار لەسەر عێراق هەبوو بۆی کە نرخی دیناری عێراقی دابەزێنە بەرامبەر دۆلار ئەمە بوو کە ڕوویدا بەڵام محافظی بانقی مرکزی مستەفا مخیف لەگەڵ با بڵێن نەچۆ ژێرباری ئەوەی مماتەڵە بەوە کرا خۆ بەسەلەی تەهریبی دۆلار
هی ساڵێک و 2 ساڵ نییە لە ڕاستیدا هی دەمێکە و تەنانەت لەو کاتەوە دەستی پێ کردووە کە با بڵین وەکو باسم کردێمە لە کۆمەڵێک وڵات لە دەوروبەرمان هەمویان کێشەی داراییان هەیە کێشەی اقتصادیان هەیە و هەمووشیان پێویستیان بە دۆلار هەیە چکە دۆلار بووە بە عملەیەکی عالەمی بە تایبەتی بۆ بازرگانی نێودەوڵەتی بەشی هەرە زۆری اعتیمادی وڵاتان لەسەر دۆلارە بەڵام ئەمریکا ئێستا زەخت دەکا تحلیل سیاسەکە بەم شێوەیە ئەمە فشاری ئەمریکا لەسەر حکومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بەو پێیکەم حکوومەتە بەشێکە لە ئیتاری تەنسیقی لەسەر ئێران مەحسوبن دەیەوێت فشار بکە بەو ئاراستەیە کە بیان خاتە ژێر کاریگەری ئەوەی کە چی تر نەهێڵن دۆلار بڕوا بۆ دەرەوەی عێراق و جۆرێکیش بێت لە گوێڕاکێشانیان لە با بڵێن ئینزار پێدان بە حکومەتەکەی محەممەد شیع سوودانی کە هەر کاتێک بیانەوێ یان ئەمریکا بیەوێ دەتوانێت گرفتی گەورەی بۆ دروست بکە دەتوانێت وای لێ بکە کە شەقام لە دژی هەستێ چکە بیرمان نەچێ ینی ئەم بارودۆخە تا چەند مانگێکی تر بەردەوام بێ لەوانەیە شەقامی عراقی تەحملی ئەم گرانیە نەکە و نەتوانێت دەست و پەنجەی لەگەڵ ڕابێنێ بە دڵنیاییەوە خۆپیشاندانەکان دروست دەبێتەوە و تا ئێستاش دیار نییە ئایا ڕەتفعلی سەدر و سەدرریەکان لەو حاڵەتەدا چ دەبێ بۆیە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە بارودۆخەکە ئێستا حکوومەتێک دروست بۆ بکەم حکوومەتە بە شێوە عامەکەی لە با بڵین بە دۆستی ئێران حساب و لە ئێرانیەکان نزیکە چونکە ئیتاری تەنسیقیە و سەدر لە دەرەوەی هاوکێشەی حکومڕانیە بەڵام لە دەرەوەی هاوکێشەی سیاسی نییە بیرمان نەچێ و دیار نییە ئایا ڕەتفعلی سەدر چ دەبێت ئایا لەگەڵ با بڵین بچووکترین خۆپیشاندان جارێکی دیکە دێتەوە ناوساحەکە و فشاری گەورە لەسەر حکومەتەکەی سوودانی دروست دەکات بۆیە بە تەوەقوعی من دەکرێت با بڵین لێکدانەوە سیاسیەکە زیاتر زاڵ بێ بەوەی کە ئێستا ئەمریکا فشاری زیاتر دەکا بەوەی کە نایەوێ یان با بڵین چیتر چاوپۆشی ناکا لەوەی کە دۆلار ببرێتە دەرەوەی عێراق و تهریب بکرێ و نەهێنرێتەوە باشە بەس ئەو سەردان طبعا ناوچەکەش لە جیاوازە ینی بارودۆخی ئێران جیاوازە بارودۆخی تورکیا جیاوازە لە بەردەم هەڵبژارنێکی چارەنووسازدا وەزعی سووریا لوبنان بە هەمان شێوە یعنی هەموو ئەو وڵاتانە لەگەڵ 2 ساڵ پێش ئێستا بارودۆخەکەیان جیاوازە بۆیە لەوانەیە ئەمریکا با بڵێن پلانێکی دیکەی بۆ ناوچەکە هەبێت دیار نییە بەڵام وەکو تەحلیل ئاوای بۆ دەچین باشە بەس مامۆستا سەبارەت بە وەفدەی عێراق کەوا برارە بڵێن حوتی مانگ وەفدەی بە سەرۆکایەتی فەتح حوسێن وەزیری دەرەوە پارێزگاری بانکی نوێ پارێزگاری نوێی بانکی ناوەندی عێراق بچنە ئەمریکا و پێشەوەش کۆبنەوەی بڵێن بانکی ناوەندی عێراق و بانکی فێدراڵی ئەمریکا لە تورکیا هەیە پێ دوایە دەگەن بە ڕێکەوتنێک یاخود ئەو زانیانە دروستن کە عێراق داوا بکات جارێ ئەم سیستەمەی سوێفت کاری پێ نەکرێت یعنی ئەمە طبعا بەیانی کۆبوونەوەیەک هەیە لە بینی بەرپرسانی عراقی و بانقی فیدراڵ یان با بڵێن وەزارەتی خەزانەی ئەمریکی لە ئەستەمبول بەیانی لە تورکیا کۆبوونەوەیەکیان هەیە دەکرێت بڵێن ئەم کۆبوونەوەیە با بڵێن پێشەکیەکە یعنی ئامادەکاریەکە بۆ کۆبوونەوەی فراوانتر و گەورەتر لە ئەمریکا کە لەوانەیە 9 مانگ یان 10 مانگ کۆبوونەوەکە بێ ڕاستە 7 مانگ دەڕۆن وەفدەکە طبعا فواد حسێن سەرۆکایەتی دەکات کە جێگری سەرۆک وەزیرانە بۆ کاروباری دارایی بۆ کاروباری ئابووری طبعا و محافظی بانقی مرکزی تێدا لەوانەیە وەزیری دارایی تێدا بێت یعنی واضح دیارە کە ئەمە پەیوەندی بەم ئەزمەی دۆلارەوە هەیە کە ئێستا لە عێراقدا هەیە هەموو عێراقیەکان ینی ئەمەلیان لەسەر ئەوە هەڵچنیوە ئەو سەردانەی وەفدی عێراقی بۆ ئەمریکا چ دەبێت و نەتیجەی چی دەبێت لە ڕاستیدا ئایا داوا دەکەن کە تۆزێک با بڵێن جێبەجێکردنی ئەم نیزامی سویفتە پەلەی تێدا نەکرێیان هێواش بێ و بانقی مرکزیش طبعا هەندێک بەرنامەی دیکەی هەیە لەوەی کە پێدانی دۆلار بە هاوڵاتیان یان بە بازرگانان فراوانتر بکە بەو چین و توێژانەی کە پێویستیان بە دۆلار هەیە یعنی حکوومەت هەموو هەوڵێک دەدا لەم ماوەی 10 ڕۆژەی داهاتوودا چ لەو دوو دانیشتنی کە لەگەڵ ئەمریکیەکان دەیکات چ لە ناو خۆ کۆمەڵێک بڕیار کە دەردەچێ هەوڵ بدا قووەتی دیناری عراقی تۆزێک بەرز بکاتەوە و دۆلار دابەزێنێ دیار نییە ئایا لە بەرامبەردا ئەمریکیەکان بەوە ڕازی دەبن یان نەیان ئەوان داواکارییان لە
بانقی ناوەندی عێراقی و لە عێراقیەکان دەبێت. باشە بەس پێشبینی خۆت چێ پێ دوایە سەردانەکە ئاماجەکەی خۆی دەپێکێت یاخود بۆچی 2 ساڵ لە مادام ئەمگرێ بەستەکرابێ تازە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. شار سوودانی باسیەکە 2 ساڵە بانکی فدرالی ئەمریکا و بانکی ناوەندی عێراق ئەو ڕێکەوتنیان کردە بۆ ئەو سیستەمە بانکی بکەوێتە کار و بڵێن ئەمڕۆژ ڕاوێژکاری سوودانی مەزار محەممەد باسی وەکو لە سەدانەوەتی بازرگانەکان کێشیان هەیە لەگەڵ ئەو سیستەمە تازەیە ئەوەی کە ئێستا دەست بەکار بووە. با پرسیارەکە بە دیوەکی دیکەدا بکەین بۆچی ئەمریکا 2 ساڵ پێش ئێستا ئەو فشارە زۆرەی نەدەکرد با بڵێن بە نمونە یعنی دەچینەوە سەر تەحلیلە سیاسەکەی کە کردمان ئایا ئەمە فشاری ئەمریکا لەسەر حکوومەتەکەی سوودانی بارودۆخی ناوچەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمریکا پلانێکی هەیە دەیەوێت جێبەجێ بکە جیاوازەکە لەوەیە من پێم وایە بە تەوەقوعی من هەم ئەمریکیەکان جۆرێک لە نەرمی دەنوێنن هەم ئێرانیەکانیش نایانەوە ئەم حکوومەتە شکست بێنێ یعنی ئەگەر بین هاوکێشە سیاسیەکە وێنە سیاسەکە گەورەتر ببینین ئەم حکوومەتە فەشەل بێنێ بۆ ئێرانیەکان خراپە چووکە بەدیلی ئەوان سەدرریەکانە کە لەوانەیە بە جۆرێکی تر تەعامل لەگەڵ لە ناوچەکە و لەگەڵ ئێران بکات ئەمە دەبێت لە بەرچاو بگرین و بۆ ئەمریکاش ئەم حکوومەتە کەوت یعنی ئەوەندە فشاری لێکرا کە گوێڕایاڵی ئەمریکا بێ یان با بڵێن سیاست بە شێوەیەک نەکا کە بە تەواوی بچێتە بەرەی دژە ئەمریکا بۆیە بە تەوەقوعی من چی کۆبوونەکەی بەیانی کە زۆر گرنگە چی کۆبوونەوەی نۆدەی مانگ لە ئەمریکا لەگەڵ بانقی فیدراڵی وەزارەتی خەزانەی ئەمریکی گرنگە و من پێم وایە هەردوو لان نەرمیەک دەنوێنن تا ماوەیەک سپاس دەکەم و تاوەکو دۆخی دۆلار دێتەوە ئاستی ئاسایی خۆی و ئەوەی کە بەڕێز ڕاوێژکاری سوودانی باسی کردووە باسمان کرد بازرگانان بۆچی مرتاحنین یان نانوێ مامەڵە لەگەڵ ئەو نظامی سوێفت بکەن لەبەر دوو سەبەبە یەکەچیان چونکە هەر بە خۆی لە بنەڕەتدا بەشێک لەوانە قاچاقچی دۆلارن ئەو دۆلارێک کە دەبرێتە دەرەوە بە ناوی بازرگانیەوە بازرگانی نییە تهریب دەکرێت لە دەرەوە نایەتەوە عێراق جارەشی کە بە کاڵا و بە کەلوپەل ئەمە یەک بەشەچێتی کە ئەو کاتە ناتوانن داخلی نظامی سویفت بن دەبێ هەموو ڕێکارەکان تەواو بێ و لە بەرامبەر هێنانی کاڵا بێ ئەمە بەشێکێتی بەشی دووەمی ئەو بازرگانانن کە نانەوێ حەجمی بازرگانیەکەیان لای حکوومەت و لای دەستگا پەیوەندیدارەکان کەشف ببێ یعنی نانێ بزانن بای چەند کاڵا دەهێن و دەبن چووکە و کاتە لەسەر ئەو بەیاناتە اعتیمادی گومرگیش و اعتیمادی بازیشان یعنی گومرگیش و بازیشان لێوەردەگیرێ کە لەوانەیە ئێستا بەشێکی زۆریان با بڵین گومرگ بە تەواوی نەدا باز بە تەواوی نەدا لە باز ینی ئەمە ئەو دوو سەبەبە وای کردو کە تا ئێستا بازرگانان نایانەوێت تەنانەت لە بازاڕی ڕەش لە بازار دۆلار بە سعرێکی گرانتر دەکڕێ کاڵای پێدێنێ تەحویلی دەکات لە ڕێگای هەندێک نووسنگەی کڕین و فرۆشتنی دۆلارەوە بەڵام ناچێت لە ڕێگایەکی ڕسمی لە بانکەوە لە ڕێگای بانقی مرکزیەوە دۆلار بکڕێ بە سعرێکی کەم و لەوێوە کەلوپەل هاورد دەبکات. سپاس دەکەم ماوەستا سەبارەت بە نووسنگەکانی ئاڵۆگۆڕی درا و نووسراوێکی بانکی ناوەندی سلێمانیە بوو ئارەسەی بازاری دۆلارەکە کرابوو کە لەمە دووە نابێ حواڵە بکەن کاریگەری دەبێ ئەمە لەسەر مەسەلەی دۆلار لە هەرێم و لە عێراق ژەگە نووسنگەکانی ئاڵۆگۆڕی درا و کارە نەکەن تەنە لە ڕێگەی بانکیەوە بکرێت. طبعا کاک حەکیم ئەمە یەکەمەوە خودی کێشەکە ڕوون و ئاشکرایەکە با کێشە بابەتی دۆلارەکەیە ئەوەی کە چارەسەرە بۆ ئەم دۆخەی ئێستا بۆ بابەتی دۆلار طبعا دوو لایەنی هەیە لایەنێکی نێودەوڵەتی و لایەنێکی ناوخۆی. باش لایەن نێودەوڵەتیەکە ئەوەیە کە ئایا تا چەند سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەکەون بۆ ئەوەی ئەم ڕێکارانە بۆ نمونە کەمتر بۆ نمونە بۆ قورسایەتی لەسەر حکوومەتی عێراقی بکەوێت بە دروستی ئەمانە وەکو ئەو معلوماتانەیە کە دەرهاوێشتەی کرد یعنی ئاشکرا بووە لەم چەند ڕۆژێ باشەوە حکوومەتی عێراقی بە تایبەتی بانکی ناوەندی حکوومەتی عێراقی داوای نزیکەی 6 مانگی ڕێکی کردووە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە دوا بخرێت سیستەمی سویفتە دوا بخرێ بۆەوەی تاوەکو حکوومەتی عێراقی و بانکی ناوەندی حکوومەتی عێراقی ڕێکەکەون لەسەرەوەی کە چۆن میکانیزمێک بدۆزنەوە بۆی لە مودی ئەم 6 مانگە ئەم نیزامە تەطبیق بکەن ئەمە ڕووکارە نێودەوڵەتیەکەیەتی و ئەم دوو دانیشتنەش کە وەفدێکی حکوومەتی عێراقی و بانکی ناوەندی
لە تورکیا کۆبنەوە سبینەوە بوون لە هەفتەکانی داهاتوە وەفدێکی حکوومەتی عێراقی و کە وەزارەتی داراییشی بڕۆمایەتیایە لە ئەمریکا کۆبنەوە لەگەڵ وەزارەتی خەزینەی حکوومەتی ئەمریکی بۆ نەبانکی نێودەوڵەتی و سندوقی نەدراوی نێودەوڵەتی ئەمە بوعدە جیهان نێودەوڵەتیەکەیەتی بینە سەر بوعدە ناوخۆیەکەی طبعا لە هەفتەی ڕابردوو بە دروستی سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی محەممەد شیع سودانی لەگەڵ کوتلەی چوارچێوەی هەماهەنگی دانیشتون ئەم دانیشتنە هەموو دانیشتنەکە یەک ئامانجیە بووە کە نرخی دۆلاری ئەمریکی داببەزێنرێ بۆ 1370 دینار لە پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2023 ئەمە ڕێک دقیقاً پارەکەی خۆمان چەندەکە 130,000 واتە بۆ نمونە چوارچێوەی هەماهەنگی ئەم ئۆپشنە ئەم هەڵبژاردنیان خسۆتە بەر دەستی محەممەد شیع سودانی هەر بۆیە تاوەکو ئێستا پڕۆژە یاسای 2023 حکوومەتی عێراقی دواکەوێ بۆیە ئەگەر ئەم ڕێکارە ناوخۆیە سەر بگرێت بە دڵنیایەوە پڕۆژە یاسای بودجە هۆکارێکە بێ بۆ دابەزاندنی بەهای دۆلاری ئەمریکی و خاڵێکی تریش ناوبڕێکم دوای دێمەوە خزم بۆ خاڵەکەی تر بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەینەولاتان لەگەڵمان بینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولا يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني جول أفرا وقت ميسيلي أزاني تحني عليك كل حرب جبسينيني دامێکی لێیاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت ماوەسا فەرمو خاڵەکەت ویست ئەوەی کە باسمان کرد من ئێمە باسم لەوە کرد کە ئەم بابەتە دوو بوعدی هەیە بۆ حلکردنی بوعدە نێودەوڵەتیەکەی وەتانێک کە حکوومەتی عێراقی داوای نزیکەی 6 مانگی کردووە لە بانکی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی بۆ ئەوەی کە مودەیەکیان بنێ بۆ ئەوەی خۆیان ڕابێنن لەگەڵ ئەم سیستەمی سویفتە و حکوومەتی عێراقی بتوانێت ئەم سیستەمە جێبەجێ بکەوە سەرباری ئەو دانیشتانەی کە لە سبەی نماوەکانی ڕابردووە لەگەڵ وڵاتی بە تایبەتی ئەمریکا کە خاوەنی بۆ دۆلاری ئەمریکی ئەنجامەدرێ بوعدە ناوخۆیەکانی کە باسمان کرد یەکەمیانەوەتانێکە لە پڕۆژە یاسای ساڵی 2023 کە ئێمە ئێستایان حکوومەتی عێراقی بتوانێت نرخی بۆ نمونە هەر دۆلارێک بە 1370 دینار کە بە زمانەکەی بازاڕەکەی پێوتێت 100 دلار بەرامبەر 130,000 دیناری عێراقی جێبەجێ بکرێ کە ئەمە لەلایەن چوارچێوەی هەماهەنگی وەخراوەتە بەردەستی محەممەد شیع سودانی کە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی و ئەمە بوعدێکێتی بۆ نمونە بۆ ئەوەی کە پرۆژه یاسای بودجە دوا بخرێ خۆ بۆ نمونە ئەگەر ئەم خاڵەیان جێبەجێ نەکرا چی ڕواتە لە حکوومەتی عێراقیە بۆیە ئێمە ئەڵێین جگە لەوەی کە ئەمە کێشەکان قورسترەکاتەوە تەواوی پێشبینیەکان بۆ ئەوەن لە خاڵی ئەم خاڵی ئەساسیەتەکە بە پەیوەندیدارە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و زۆر وردی لەسەر ئەوایە کە هەموو محلەکانی اقتصادی باس لەوەکەن تا نزیکی مانگی ڕەمەزانی پیرۆز کەمتر بوون لە 2 مانگی ماوە ئەگەر ئەم بابەتە حل نەکرێت سەرنجام بۆ نمونە
خودی کابینەکەی شیاعی تووشی گەورەتری مەترسیە بێتەوە هەر لە ئێستادا بۆ نمونەوەی کە شارەی عێراقی خەریکی خۆئامادەکردنەوە بۆ نەکوتلی سەدری بۆ نمونە خەریکی خۆئامادەکردن بۆ خۆپیشاندانێکی فراوان بەرام بووە مانشێتی ئەم خۆپیشاندانە بۆ دابەزاندنی بەهای دۆلاری ئەمریکیە بۆیە حکوومەتەکەی شیا محەممەد شیع سوودانی لە بەرامبەر دوو ڕێکارایە و ئەبێم دوو ڕێکارە بۆ منەوەکو خۆی جێبەجێ بکە بۆ ئەوی بتوانێت ئارامیەک بۆم حکوومەتە بگەڕێنێتەوە یەکەم بتوانێت قەناعەت بە وڵاتی ئەمریکا و بانکی نێودەوڵەتیەوە بۆ نمونە وەزارەتی خەزینەی حکوومەتی ئەمریکا بکە کە نزیکەی ئەو 6 مانگە ئیزافە بکرێت بۆ حکوومەتی عێراقی و بانکی مرکزی بۆی بتوان خۆیان لەگەڵ ئەم سیستەمی سویفتا ڕابێنن و دووەمیشیان ئەوەتانێ کە ئەمە تەنها دەرەچەیە بۆ هاوڵاتیانی عێراقی ئایا لە پڕۆژە یاسای ساڵی 2023 نرخی هەر دۆلارێک لە عێراقا بە چەند دیاری ئەکرێت قورسەوە دابەزانە ئەم دابەزانە من بڕۆم وایە قورسە چونکە بۆ خۆی لە خۆی هەر بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیانە بوو لە دەسەڵاتی بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتیە بوو بابەتەکە لێر ئەوەیە ئایا تا چەند حکوومەتی عێراقی ئەتوانێت قەناعەت بە ئەمریکا بێنێت بۆ ئەوەی کە لە پڕۆژە یاسای ساڵی 2023 بتوان ئەو فەقەرەیە جێبکەنەوە خۆ بۆ نەگەر ئەو فەقەرەیە جێبکرێتەوە من بڕۆم وایە هەم داهاتی هاوڵاتی بەرزەبێتەوە هەم حکوومەتی عێراقی لەو قەیرانی کە ئێستایەتی بۆ ڕزگارێ بێ لای کەمی بۆ نمونە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی کە باسمان کرد بۆعدە سیاسەکەی کە باسکراوە بۆعدە ناوخۆیەکەوە بۆ کە بەهای کاتیشی دەوێت گەڕانەوەی بۆ 148,000 ئەوانە کاتی دەوێت من بڕوام وایە ئەو کاتە زۆرەی ناوێت تەنها ئەوەیە کە ئایا بۆ نمونە حکوومەتی عێراقی و بانکی مرکزی حکوومەتی عێراقی ئەتوانێت لە دانیشتەکەی سبەی و دانیشتەکەی بۆ نەفتەی داهاتوو قەناعەت بە وڵاتی ئەمریکا بێنێ بۆ ئەوەی کە فرۆشێکی زۆرتری دۆلاری ئەمریکی بخەنە بازاڕەوە و ئەو 6 مانگە مودەیەش بن بە بانکی مرکزی بۆی بتوانێت خۆڕاهێنان بکات لەگەڵ سیستەمی سویفتەکە چونکە بەڕاستی کاک حەکیم چەند مودە وەربگری حکوومەتی عێراقی چەند بۆ نەبتوانێت بگا بە ئیتیفاقی نەتوانێت ئەو دەستە ببڕێکە تەواوی دۆلاری ئەمریکی لە حکوومەتی عێراقی و لە هەرێمی کوردستان و لەناو عێراقا بە نەدەروونە ئەو سیستەمەوەی هەر دۆلارێک لە هەر شوێنێک بچێتە شوێنێک دیارە سویفتەوەتانێک کە بانکی هەموو تەواوی بانکەکان بەسراوەتەوە بە یەکەوە لە ماوەکانی ڕابردووەکە سیستەمی سویفت کە توانی بۆ حکوومەتی رووسیا بۆ تووشی قەیرانێکی اقتصادی بکەوە بوو کە لە سیستەمی سویفتی بانکی دەرکراوە ئێستا بۆ نمونە کە حکوومەتی عێراقی بێوێت ئەم بابەتە جێبەجێ بکە ئەو دەمە هەر سنتێک هەر دۆلارێکی ئەمریکی لە عێراقا لە ڕێگەی بانکان و بڕاتە دەرەوە ڕێک لە داخلی بدۆنای ئەو سیستەمی سویفتەوە بوون ئەزانڕێ بۆ کوێڕەوە بۆ کوێ ناڕۆ کێشەکە لێرە ئەوەی حکوومەتی عێراقی خۆی باشە زانێکە بەشێکی زۆرێودا ئەو دۆلارێکی خاتە بازارەوە چی خاتە بازارەوە چ لە ڕێگەی حواڵەشەوە بە قاچاغ بێت و بۆ پڕکردەوەی مەشاکل اقتصادیەکانی و دەوڵەتانەیە باس ئەو ئێران وڵان گەمارۆکی ئابووری زۆری لەسەر ئەی تورکیا تورکیاش پێویستی بە دۆلار هەیە تورکیاش بە دڵنیاوی پێویستی بە دۆلار چونکە زانی کا حەکیم بەشێکی زۆری مەوادە خامەکان لە هەموو دنیاوە کڕین و فرۆشتنی پێوەکرد لە ڕێگەی دۆلاری ئەمریکیەوە تورکیا بۆ نمونە پێویستی بە کۆمەڵێک موادی خامە کاکە نەک تورکیا چین گەورەترین کێشەیە هەیە کە لەوەی بابەتی ئەلمنیوی لە حکوومەتی ئەمریکیەوە بۆ نەکراوەتە حەسارێکی اقتصادی بەسەی ناتوانێت بە ئاسانی بیکڕێ هەموو دنیا بۆ تەواوکردنی پێداویستەکانی ناوخۆیان پێویستیان بە کۆمەڵێک موادی خامەیە ئەم موادە خامەتە ناتوانن بە دۆلاری ئەمریکی بۆ تعاملی پێوە بکەن بەڵام ئایا ئەتوانرێت جێگرەوەی دۆلاری ئەمریکی دروست بکرێت لای کەمەی بۆ پێداویستەکانی حکوومەتی عێراقی و هەری عێراق وەرێمی کوردستان بە دڵنیاوی بڵێ لە ماوەکانی ڕابردووە باسی یەنی چینی ئەکرا بۆ نمونە پێداویستیەکانی حکوومەتی عێراقی لە ڕێگەی بۆنە دراوی چینی و داخلی حکوومەتی عێراقی بکرێت و بەرامبەر بۆ بۆنە حکوومەتی عێراقی نەوت ڕادەستی حکوومەتی چینی بکە ئەمە ئەگەرێکە بۆ چارەسەرکردن بەڵام ئایا ئەمریکا لە ڕۆ نێودەوڵەتیەکەیەوە ئەتوانێت قەنەعەت بۆ ئەمریکا بین ڕێگە بن بابەتە بە سوپاس دەکەم مامۆستا شیروان سەبارەت بە پارێزگاری بانکی ناوەندی دەتوانێت ڕۆڵێکی چکە سەرتاوە باز دەکرێت کە ئەم کێشەیە چارەسەر دەکرا بەڵام ئێمە بینیمان دەست بەکار بوو و کێشەکەش هەر بەردەوامە بەڕێستان پێشتر لە خولی پێش پەرلەمان ماڵەتان لەگەڵا کردووە ئەو گۆڕینە کاریگەری دەبێ و دوایی لەسەر چی بکرێ بۆ هەژاران هەم لە هەرێمام لە عێراق کە ئێستا زیانمەندی سەرەکی طبعا بەڕێز علی علاق پیاوەکی با بڵێن مختصە و پێشتریش زۆر دژی ئەوە بوو کە نرخی دینار دابەزێنرێت دۆلار بەرز بکرێتەوە تەنانەت بەردەوام یعنی دژی ئەوە بووە و زۆر جاری کە هەوڵ درراوە بەڵام نەیهێشتووە و پیاوێکە توانیوێتی لە فترەی با بڵێن کە محافظی بانقی مرکزی بۆ تاڕادەیەک دیناری عراقی استقرار بەخۆیەوە ببینێ لەسەر ئەو ئەساسە و هێنانەوەشی بەم شێوە خێراییە و لابردنی مستەفا مخیف هەر ئەوە بوو کە بتوانێ ئەم دۆخە کۆنتترۆل بکە من پێم وایە دەوری باشی دەبێ
بە تایبەتی لەو دووسێ کۆبوونەوەی کە لە بەیانی و هەفتەی داهاتوو دەکرێت لە ئەمریکا چونکە وەکو باسم کرد پیاوێکی مختصە وریایە و دەزانێت چۆن تەرحی مشکلەکان و عیلاجەکان دەکات تەوەقع دەکەم یعنی بتوانێت شتێک بکە هەرچەند کێشەکە لە عەلی عەلاق گەورەترە لە ڕاستیدا چونکە وەکو باسمان کرد کێشەکە پەیوەندی بە هەندێک حساباتی گەورەی نێودەوڵەتیەوە هەیە. باش سەبارەت بە هەژاران بۆ هەژاران طبعاً بۆ هەژاران لەبەرەوەی لە طبعاً کاتی خۆی محافظی بانقی مرکزی هاتە لیژنەی دارایی باسی لەوە کرد کاوان بەنیازن نرخی دینار دابەزێنن بەرامبەر دۆلار یعنی ئەوەی کە ڕوویدا یعنی لە 180ەوە بیکەنە 146 و 147 ئەو کاتە زۆر قسە لەسەرەوە کرا کە زەرمەند هاوڵاتی دەبێ و موچە خۆر دەبێت لەبەرەوەی ڕێک هێزی کڕینی ئەو موچەیە کە وەری دەگرێت لە 180 بۆ لە 120 لێ دەست دەدا کۆمەڵێک بڕیار درا کە بەداخەوە من پێم وایە هیچیان جێبەجێ نەکران لەوەی کە کۆمەڵێک با بڵێن سلفە قەرز بدرێت بە هاوڵاتیان پارەیەکی زۆر بخرێتە بازار بۆ ئەوانەی کە دەیانەوێ قەرزی بچووک بۆ ئیش بکەن بۆ ئەوانەی کە دەیانەوێ خانوو بکڕن بۆ ئەوانەی کە دەیانەوێ سیارە بکڕن تەنانەت مەسەلەی سەلەی خۆراک بۆ هەژاران زیادکردنی موچەی با بڵێن چاودێری کۆمەڵایەتی کۆمەڵێک بڕیار درا ئەم بڕیارانەوا بکەن کە بە هاوتەریب لەگەڵ زیادبوونی نرخی دۆلار و زیادبوونی نرخی کاڵاکان کە لە دەرەوە هاوردە دەکرێت یارمەتی ئەو چینانە بدرێت کە دەخلیان مەحدودە و داهاتیان مەحدودە بۆ ئەوەی زۆر کاریگەری لە مێرەسەریان بەڵام بەداخەوە تەبعاً نەکرا ئەو بڕیارانە بڕیاری با بڵێن باقوبریق و جوانن بەڵام لە واقعدا لە وڵاتێک جێبەجێ دەکرێن کە وڵاتێکی سیستەماتیکی با بڵێن تەواو پرۆگرام کراو بێت لە وڵاتێکی فەوزای وەکو عێراقدا لە ڕاستیدا جێبەجێکردنی زەحمەتە بۆیە لە داهاتووشدا ئەگەر وەزعی دۆلار چارەسەر نەکرێ نەگاتەوە ئاستی خۆی بە دڵنیاییەوە لە عێراقش و لە هەرێمی کوردستانیش ئەوەی کە زەرمەند دەبێ هاوڵاتیە و موچەخۆرە لەبەرەوەی کاڵا زیاد دەکا بڵێن نرخەکەی بەرز دەبێتەوە و ئەو موچەی کە وەری دەگریان هاوڵاتیەوەی کە لە بازار پەیدای دەکا کاتێک کە دەیەوێت شتی پێ بکرێتەوە هێزی کڕینی وەکو جاران نییە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر دەبێت بۆیە دەبێت من پێم وایە دەبێت هەردوو حکوومەت بەڕاستی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی عێراقی بیر لەوە بکەنەوە کە بە چەند ڕێگای جیاوازی تر دامی هاونیشتیمانیانی خۆیان بکەن لەبەرەوەی کە نرخی نەوت بە تایبەتی بەرزە و پارەیەکی باش دێتە دەستی هەردوو حکوومەت و لە ڕاستیدا یعنی دەبێ با بڵێن فەلسفەی دەوڵەتداریش ئەوەیە کە تۆ چۆن قازە با بڵێن بیر لە بەرژەوەندی هاوڵاتیانی خۆت بکەوە کاوە دەبێ ئەساسی حکوومەتی ڕاستی یعنی تەمەنا دەکەم بەم شێوە بەم عەقڵیەتە بیر بکرێتەوە و ئەوەندەی بکرێ تەمەنای ئەوە دەکەین کە دۆلار بەڕاستی بێتەوە شوێنی خۆی چکە ڕاستەخۆ کاریگەری لەسەرەوە هەیە خاڵێکی ترەوەیە کە هەندێک مامەڵە هەیە لە ڕاستیدا لە عێراق بە دینار دەکرێت بە دیناری عێراقی یعنی دۆلار زۆر کاریگەری نییە لەسەری بەڵام لە هەرێمی کوردستان هەموو ئەو مامەڵانە بە دۆلار دەکرێن یعنی دەکرێت بیر لەوە بکرێتەوە و مامەڵانەش وردە بکرێنە دینار کڕینی خانوبەرە و زەویە کڕین و فرۆشتنی سیارەیە کۆمەڵێک بابەتی بەسەری هەندێک با بڵێن قست کە لە پرۆژە نیشتە جێبوونەکان یان لە هەندێک شوێنی تر هاوڵاتی یان فەرمانبەر قەرزاری ئەوانەیە دەکرێت بەو سعرەی کە حکوومەت دیاری دەکا بشکێنرێتەوە بە دینار هاوڵاتی بیدات ئەمە وا دەکا کاریگەری دۆخی شڵەژاوی دۆلار لە بازاردا لەسەر هاوڵاتی کەم بێتەوە. باڵ سوپاس دەکەم مامۆستا نەبەرد سەبارەت بۆی مامۆستا شیروانش باسی یعنی ئێستا بۆ خەڵکی هەژار ئەو زیادەی کە لە دۆلار دەست دەکەوێت ئەو زیادە داهاتە هەم لە عێراق هەم لە هەرێگە بخرێتەوە خزمەتی هەژارەکان گۆڕانکاری گەورە دروست دەکات چونکە ئەوانەی کە چاودێری کۆمەڵاتین لە هەرێم لە 2015 و موچەکانی هەر بڕدراوە نەکرد بڵین هاوکارینەکە موچەیەکیان 150,000 ئەویش بڕدراوە. طبعا ڕۆن واشکرایە سیستەمی بانکی لە حکوومەتی عێراقیە بە جۆرێکە و سیستەمی بانکی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە جۆرێکە تا ڕادەیەکی باش لە حکوومەتی عێراقیە سیستەمی بانکی تاوەکو ئێستا
کۆمەڵێک بانکەیە کە سلفاتی بۆنە زۆرە دەن بە هاوڵاتیان بە موچەخۆرەکان کە ئەتوانن سوود لەو سلفاتانە وەربگرن سلفەی زراعی بێ سلفەی زەواجی بێ و سلفەی بۆ نمونە هەر بابەتێکی تر بێ هەتا بۆ نمونە کۆمەڵێک سلفاتەیە کە تەن بۆ پڕۆژە و بۆ ژیان بۆ نمونە درێ بە هاوڵاتیان ئەتوان لە ڕێگەی و بانکانەوە لە ڕێگەی و پارەنەوە بە جۆرە لە جۆرەکان هەیە ئێستا بڵێن تاوەکو ئێستا هەیە حکومەتی عێراقی توانی وێتی سوود و داهاتەوە بگرێتەوە لە ڕێگەی و بانکانەوە تەحویلی بکا بۆ ناو بازار و خەڵەتیان بتوانە سوود لەو بەرزبوونەوەی داهاتەوە بگرن کێشەیەک لێرە ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا بەشێکی زۆری و بانکانە داوایان کردووە لە حکومەت یاریمی کوردستانە لق بکەنەوە سلفە بن بە هاوڵاتیان بەڵام حکومەت یاریمی کوردستان بە تایبەتی چه پارتی دیموکراتی کوردستان و چێکێتی نیشتمانی کوردستان ڕێگر بوون کە لەوەی کە لقی ئەو بانکانە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر بکرێتەوە بۆی ئەو بانکانە سلفەیان بڕەپارەیەک نەیان بە هاوڵاتیان یعنی بەڕاستی ئەمە کارەساتە بۆن مەکە تۆ بۆ دەرەجەیە دژمنایەتی لەگەڵ هاوڵاتیان داوای کۆمەڵێک مڵک دەکەن کە داگیر کراون لە لێرە لە هەرێمی کوردستان هەر جگە لە ڕاستی کاک حەکی من بەشێکیان لە ماوەکانی ڕابردوو ئەەکەم لێ بوو هەر حکومەتی عێراقی ڕێگەیان پێ بە ئامادەن بۆ نمونە لقی خۆیان لەم پارێزگایانە بکەنەوە سلفەبەن بە هاوڵاتیان ئەمە دیوێکی ترە دیکە ئەگەر بکرێ بۆ قازان پێ بۆ هاوڵاتیان بەڵام ئەوی بەرزکردنەوەی بەهای ئەم بەرزبوونەوەی ئەم بەهای دۆلاری ئەمریکی چی زیانێکی قورسری بۆ هاوڵاتیان کردووە کە ئمە پێش جگە لە مچەخۆر خەڵکی هەریج داهاتێکی نیە یعنی یەکەمی کارکەمە تەواوی بۆ نمونە قووەی بۆ نمونە شیرائی بۆ هاوڵاتیان زۆر قرس بۆ هێزی کڕین بە نزیکەی لەستانێک لە 1920 کە بەڕێزکا شیوان ئەماژی پێکرد تا نزیکی لە 1920 قووەی کڕین هێزی کڕین بۆ هاوڵاتیان بۆنە بەرز بووەتەوە و جگە لەوە بەهای دۆلارەکە بەو شێوازە بەرز بووەتەوە ئەمە باجێکی زۆرە بەسەر هاوڵاتیانە سەبارەت بەوەی کە من نازانم عێراق و هەرێمی کوردستان ڕەنگە تاکە وڵات بن لە وڵاتانەی کە زۆربەی کڕینی بابەتەکانی خۆیان بە دراوی خۆیان نیکن بە دراوی بیانیکن کە ئەمە گەورەترین کێشەیە کە حکومەت ڕێگەی زیانەمە هەر زیانە بە وڵاتیان سەبارەت بەوەی کە بابەتی قسەکان کە پێم پێشتر مناقەشەیەکمان لەسەری کرد بابەتی قسە لە هەرێمی کوردستانە بە سێ زەمن تێپەڕیوە کاک حەکیم زمانێکی 180,000 کە دلار 180 بوو زمانێکی 146,500 زمانێکی ئێستا کە نزیکەی 170 ببینە ئەمە بۆ یەکەکانی شتە جێبوون مەبەست بۆ یەکەکانی شتە جێبوون ببینە کاک حەکیم لە هەرێمی کوردستانە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە پارێزگای دووهۆک یەکەی نیشتە جێبوون هەیە بە دۆلاری 180,000 تەواو کراوە ئێستا قستی 170,000 وەرەگرت لە هاوڵاتیان کە ئەمە قابلی قبول نیە کە حکومەتی هەرێمی کوردستان ڕێگەی پێ بە بۆ نمونە مەشروعەیە بە دۆلاری 146 تەواو بووە ئێستا دۆلاری 170,000 لە هاوڵاتیان وەرەگرێ یعنی بۆ نمونە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت بە تایبەتی وەزارەتی بۆ نمونە بازرگانیان بۆ دەستی و بەرهێنان لە حکومەتی هەرێمی کوردستانە ڕێگایەکی دروست بدۆزیێتەوە ئەگەر مەشروعێک بە کولفەی 180 تەواو بووە بەڕاستی گوناحە تاوانە 170 لە هاوڵاتیان بگرێ ئەگەر مەشروعێک دەکرێت بە بڕیارێک ئەمە بوەسێت زۆر ئاسانە کاک حەکی من لە مەشروعێک ئەمە مەشروعی من بە دۆلاری 180 تەواو کراوە ئێستا بۆ قسەکە ماگانە بێ دۆلاری 170,000 بە مەشروعەکەمە لە هیچ قانونێکا جێگەی نابێتەوە سەرباری ئەو قازانجە سەیر و سەمەرەی کە خاوەن مەشروع سەکەنیەکانی کەن لە هەرێمی کوردستانە و بەشێکی زۆری حزابەکانی لە پشتەوەیە ئێستا لە گۆڕینەوەی ئەم بەهایە بۆ دوو بەقات قازانجەکەن بۆیە حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانی ئەو ڕێکارە بگرێتە بەر هەرچەندە من ئەمڕۆ بەدەچوون یەکەم کرد نزیکەی 3 بۆ 4 پرۆژە لە پارێزگای سلێمانیە دۆلار بە 150,000 ئەشکێنەوە بۆ هاوڵاتیەکانی خۆیان بەوانەی کە قسەکانیان لایەتی بەڵام لە کاتێک ئەمە گشتگیر نییە ئەمە گشتگیر نییە ینی بۆ تۆ کرد مەشروعێک بەو نرخەتەوە بۆ لێسا حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت باس لەوە ناکەین کە بەڕاستی ئەم بێویژدای نەبێ ئێستا گەر مەشروعێک بە دۆلاری 170,000 بۆ نەمەواد بکرێت ئەمە تا ڕادەیەک ڕەنگە بۆ نمە بیان هەیە بەڵام وەکاتر بیانویانە سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی سەبارەت بە پێشبینی بۆ ئایندەی دۆلار مامۆستا شیروان چی بەسەری بە کورتی بێ سپاس دەکەم کاتمانەوە والله کاک حەچیم پێشبینیکردن بۆ ئایندەی دۆلار قورسە لە ڕاستیدا ینی وەکو باسم کرد لە وڵاتێکی کە بەدەر لە هەموو ستانداردێکی اقتصادی و ئابووری جیهانی ینی نازانی بەڕاستی بەڵام وەکو باسم کرد ینی ئەمەلێک هەیە کە ئەم دوو دانیشتێکە لەگەڵ حکومەتی ئەمریکا دەکرێت نەرمیەک بنوێنن و بە تایبەتی من پێم وایە کە هەردوو حکومەتی ئێرانیش و عێراقی ئەمریکاش نایانەوە ئەم حکومەتی عێراق لەوە زیاتر فشاری لێ بکرێەوە فەشەل بێنێت چونکە لەوانەیە فەوزایەک دروست ببێت کە نەتیجەکەی باش نەبێت لە عێراقدا سپاس دەکەین بۆیە بە تەوەقعی من ئایندەی دۆلار دادەبەزێتەوە بەڵام پێی دەچێت لەوانەیە کاتێکی پێ بچێت نزیکەی 2 تا 3 مانگی پێ بچێت بەڵێ سپاسان دەکەم زۆر سپاس بۆ ڕێزان شیروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی هەروە نەبەردکەری مامۆستای زانکۆ کە لە ستودیۆ لەگەڵمان بووی سپاس بەوەی بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران خواتان لەگەڵ